وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير گەیشتینە ئاەتی 187 سوورەتی بەقەرە کە خوای گەورە هەر لە باسی ڕۆژوویدا دەفەرمێت أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم. أحل يعني حلال كراوة لكم بۆ ئێوە ئەی ئیماندارینە لەیلەتە الصیامی شەوانە کە ڕۆژەکەی بە ڕۆژوو بوو بن الرفث إلى نسائكم. الرفث يعني کەتێک هەڵ ببن ڕاکشێن لەگەڵ خێزانەکانتان کە مەبەستی سەرجەییکردن و بەیەکەوە جوودبوونی ژن و مێردا لە مانگی ڕەمەزاندا، بەڵام شەوەکەی یعنی ڕۆژەکەی بە ڕۆژوو بوون بەڵام شەوەکەی خوای گەورە حەڵاڵی کردووە کە سەرجەیی یەکتر بکەن. کە معلومە تەمان لە سەرەتادا کە خوای گەورە ڕۆژووی واجب کرد مسلمانان بۆیان نەبوو نە بە ڕۆژ تەوان نە بە شەو هیچ ڕۆژێ تەوان ئێستاش هەر جایز نییە ئەو کەسەی کە تووشی سەرجەی خێزانی ببێ کەفارەتێکی تەوان گەورەی دەکەوێتە سەرێ کە ئازادکردنی کۆیلە یا بە ڕۆژووبوونی 2 مانگە بەسەر یەکەوە، بەڵام تەوان لە شەوانەشدا پێشتر حرام بوو. دوای ئەوەی کە زۆرێک لە ئیمانداران نەیان دەتوانی ئەو سنوورەی ڕاگرن کەسەکە لەگەڵ خێزانیدا بوو لە خێزانی نزیک دەبوویەوە کە زۆرێک لە ئیمانداران بەدزی بە پەنهانی تووشی سەرپێچی ئەمری خوای دەبوون. ئەوە یەک وهەشیان بوو لە سەحابەکان بۆ ئەوەی بەحساب تووشی بێ ئەمری خوای نەبێ کە ڕەمەزاندا دەهات دەبووە خێزانەکەی لە خۆی دوور خاتەوە بەلایدا نەڕوا یا خێزانەکەی لە ماڵیدا نەبێ کە تەوان معلومە هەیە گەنجە هەیە تازە زەواجی کردووە کۆنتڕۆڵکردنی خۆت لە کاتێکدا کە کەسەکە لەگەڵ خێزانیدا یا لەگەڵ خێزانیدا دەخەوێت بێگومان زەحمەتێکی تێدا بوو بۆیە خوای گەورە تەبەن ئەو زەحمەتەی لەگەڵ لەسەر ئیمانداران هەڵگرت. حاڵین لێ یعنی پێشتر دووشت لە ڕۆژوویدا هەبوو. یەکەم تەوان دەبووە چۆن ڕۆژێ پیا و ئافرەت سەرجەیی یەکتر ناکەن هەتا ڕەمەزان تەواو دەبووە شەوەکەشی لە یەکتر نزیک نەبنەوە. ئەوە یەک. دووهەمیش خواردن دەزانی پێشتر چەند بوو کەسەکە ئێواران کە ڕۆژووی دەشکاند هەتا بانگی عیشای بۆیان هەبوو بخۆنەوە مەغریب تا عیشا کە نوێژی عیشایان دەکرد دەبووە هیچی دیکە نەخۆن سەرەتا. خوای گەورە هەردوو حکومەکەی گۆڕانکاری بەسەرداهێنان بە تەخفیفکردن و بە ئاسانکاری. جا باسی ئەوەی دەکات دەفەرمێت أحل لكم حەڵاڵە بۆتان ئێستا الصیام یعنی لە ڕۆژانێکدا کە بە ڕۆژوو دەبن الرفث إلى نسائكم کە شەوەکەی لەگەڵ خێزانەکانتان ڕاکشن یا سەرجەیی خێزانەکانتان کەن. هن یعنی خێزانەکانتان ژنەکانتان لیباسون لەکم بەرگ و پۆشاکن بۆ ئێوە، بەرگ و پۆشاک بۆ ئێوە و ئەنتم ئێوەش لیباسون لەهونە بەرگ و پۆشاکن بۆ ژنەکانتان. یعنی دەبێ ئافرەت لیباس و پۆشاک بێ بۆ مێردەکەی و هەموو مێردێکیش دەبێ بەرگ و پۆشاک بێ بۆ خێزانەکەی. بەرگ و پۆشاک ئیشی چییە؟ دەبێت پیا و ئافرەت هەمان دەور ببینن. بەرگ و پۆشاک دوو ئیشی هەیە. یەکەم جوانکردن، جەستەی ئینسانی ئەگەر پۆشاکی لە بەردانە بێت هەموو هەمیشە بە دەرەوە بێ ناشرینە وایە بۆیە دەبێت ژن هەمیشە پیاوەکەی خۆی جوانکە ئەگەر ژنی ڕاست و ساڵحە بێ و پیاوی باشیش دەبێت ژنەکەی خۆی جوانکە جوان پیشاندا. ئەوە یەک ئیشی دووهەمی جلوبەرگی ئەوەیە کە عەورەت و شوێنە شاراوەکان شوێنە نهێنیەکان دادەپۆشێ. وایە بۆیە هەموو ئافرەتێک واجبە لەسەری چۆن جلوبەرگ هەموو عیبەکانت دادەپۆشێ ئەویش هەموو عیبەکانی مێردەکەی داپۆشێ و هەموو مێردێکیش لەسەریەتی عیب و ناتەواویەکانی خێزانەکەی داپۆشێ هەروەکو چۆن جلوبەرگەکە عیب و ناتەواوی و شتە شاراوەکانی دادەپۆشێ. ئەگەر وا نەبوو تەمان نە پیاوەکە وەزیفەکەی خۆی کردووە نە ژنەکەش وەزیفەکەی خۆی کردووە. بۆیە خوا دەفەرمێ هن لیباسون لەکم ئافرەتان پۆشاکن بۆ ئێوە یعنی دەوری پۆشاک ڕۆڵی پۆشاک دەبینن بۆ ئێوە یعنی دەبێ بیبینن و ئەنتم لیباسون لەهونەوە ئێوەش دەبێ ڕۆڵی بەرگ و پۆشاک ببینن بۆ خێزانەکانتان هەم جوانیان کەن و هەمیش شاراوەکانیان نهێنیەکانیان بپارێزن. جاخوا دەفەرمێ علیم الله خوای گەورە زانی
أنكم كنتم تختانون أنفسكم أنكم يعني ببيقماني إيوة كنتم لرابردودا تختانون أنفسكم تختانون عنا باكيدا كان لغل خوتان دا لشواني تاريك دا لكاتي تنياي دا لو أمري خواي قورا سرپێچی دەکەن و ناپاکی دەکەن ناپاکیەکەش ئاشکرا ناکەن علم الله أنكم كنتم تختانون أنفسكم خوای گەورە زانی کە ئێوە ئەگەر ئەو حکومە بەردەوام بێ ها بەردەوام هەتا قیامەتێ شەوانە سەرجەیکردن حرام باە هەم لە سەردەمی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم تەمە سەحابە هەبوو بێ ئەمری خوای کردبوو بەبێ ئەوەی کەس پێی بزانێ لە شەوانی تاریکدا جا خوا هەستی کردبوو تەمەن خوا هەموو شتێک دەزانێ خوای گەورە ڕەحمی پێکردن علم الله أنكم كنتم تختانون أنفسكم خوای گەورە زانی کە ئێوە ناپاکی دەکەن لەگەڵ خۆتاندا بۆیە فتاب عليكم خوای گەورە بڕیارەکەی لەسەر هەڵگرتن و ئەوەشی کە هەڵەکەی کردبوو تەوبە و پەشیمانیەکەی لێوەرگرتن وعفا عنكم وساوپۆشیشی لێکردن حکومەکەشی بۆ گۆڕین بڕیارەکەشی گۆڕانکاری بەسەرداهێنا تا واضحانە فالآن خوا دەفەرمێ ئێستا باشڕوهن يعني بڕۆن لەگەڵ خێزانەکانتان جود بن سەرجەی خێزانەکانتان بکەن ئەو جار وەبتەغوو ما كتب الله وەبتەغوو داوای ئەوەش بکەن کە خوای گەورە بۆی نووسیون وەبتەغوو داوا بکەن لە کاتی جودبوون و سەرجەیکردنی خێزانەکانتان ما كتب الله لكم ئەوەی کە خوا بۆی نووسیون بۆیە طبعا زەواج طبعا ئامانجی سەرەکی تەنها تێرکردنی غەریزە نیە ها ئامانجی سەرەکی لە زەواج بریتە لە پاراستنی نەسل و وەچە وایە ژنهێنان یا شوکردن ئامانجی یەکەمی بریتە لەوەی کە وەچە و نەوەی ئینسان و ئادەمیزاد بەردەوام بێت و بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە بە پیاوانی دەگوت ئافرەتانێک بێنن کە ئەلوەدود ئەلوەلوود ئەوانەی کە خۆشەویستیان هەیە و منداڵیان دەبێت و منداڵیان پەیدا دەبێت چونکە نەسل و بەردەوامی وەچە تەمان پەیوەندی بە زەواجەوە هەیە بۆی هیچ گومانێک نەمێنێ خەڵک نەڵێت تەنها لە شەوێدا حەڵاڵە ژن و پیا بەیەکەوە تەنها بخەون یا ڕاکشێن خوای گەورە بەبێ پەردە دەفەرمێت وەبتەغوو ما كتب الله لكم داواش بکەن ئەوەی کە خوا بۆی نووسیون لە کاتی جودبوون و سەرجەیدا یعنی بە هەموو معنایەک بە هەموو شێوازێک پیا و ژن بۆیان هەیە لە شەوانی مانگی ڕەمەزاندا بچنە لای یەکتر ئەگەر بگاتە ئەندازەیەکیش کە لەو بێگەیشتنەدا منداڵ پەیدا ببێ وەکولو ئەو جارەها ئەوە حکمی یەکەم بوو ها خوای گەورە ئەو حکمەی هەڵوەشاندەوە کە دەبوا شەوێ پێشتر پیا و نزیک نەبێتەوە لە خێزانەکەی خوای گەورە ئەو حکمەی گۆڕی ڕۆژێ حرامە ها گوتمان ئەگەر کەسێک ڕۆژێ تووشی سەرجەیکردن ببێ لەگەڵ خێزانەکەی طبعا ئەگەر بە ئیختیاری بێ هەردووکیان کەفارەتیان دەکەوێتە سەرێ و ئەگەر تەنها پیاوەکە بێت طبعا کەفارەتی بە ڕۆژوبوونی دوو مانگی دەکەوێتە سەرێ کە خوای گەورە ڕۆژەکەی بە حرامی هێشتۆتەوە و شەوەکەی تەخفیف کردووە و حەڵاڵ کردووە حکمێکی دیکە کە خوای گەورە گۆڕانکاری بەسەرداهێنا گوتمان تەنها مەغریب تا عیشا مسلمانان پێشتر مەجالی خواردنەوەیان هەبوو کە نوێژی عیشایان دەکرد هەتا مەغریبێکی دیکە دەبوایسی دیکە نەخۆن ئەو جار خوای گەورە ئەویشی گۆڕی فەرمووی وەکولو وەشڕەبوو بخۆنەوە حتا یەتەبەینە لەکم هەتا ئەو کاتەی یەتەبەینە لەکم ڕوون دەبێتەوە بۆ ئێوە جیا دەکرێتەوە بۆ ئێوە الخەیط الأبيض پەتی سپی من الخەیط الأسود لە پەتی ڕەش بەڵام لە چ کاتێکیدا ها من الفەجر لە بەرەبەیانیدا چێ دەزانێت پەتی سپی یعنی چی مەبەستی چیە چی يعني ڕۆژ و ئەدی پەتی ڕەش يعني شەو طبعا ئەوەی کە طبعا تەفسیری بێ پێچ و پەنای ئەو ئاەتەی ئەوەیە کە هەر کاتێک دڵنیا بووی لەوەی کە ڕۆژ نەماوە عەفو شەو نەماوە بۆتە ڕۆژ طبعا بۆ نییە هیچی دیکە بخۆن ئەها لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم سەنگ بانگ دەدرا دوو بەیانیان دوو بانگ دراوە ها بانگی عەبدوڵای ئیبن مەکتوم پێش ئەوەی نوێژی بەیانی ببێ بانگی داوە بۆ وەکو ئامادە باشی و خۆ حازرکردنێک بۆ نوێژی بەیانی کە نوێژەکە بووە بیلال بانگە حەقیقیەکەی داوەجا دیقەتی دەنێ مەڵسم ئێستا فەهمێکی غەڵا یعنی شتێکی هەڵەیەکی شائع بڵاو بۆتەوە لە ناو هێندێک گەنجە بە سونەتیش
بە خەڵکی دەفرۆشنەوە کە هەڵەیەکی زۆر گەورەیە حەدیثی صح پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیفەرموو هەر عەبدوڵڵای مەکتوم بانگیدا واز لە خواردن و خواردنەوە بێنن کە مع العلم طبعا جاری وا دەدا چارێکێک بە تەقدیری ماویەتی بۆ بانگە ئەسڵەکەی ها کە نوێژی پێ دەکەی عەبدوڵڵای کوڕی مەکتوم خواردنی عفو بانگی داوە بۆیە مەبەستم ئێستا کە دوو بانگ نادرێن احتیاطکردنێک زەڕوورە بەڕاستی مەرج نییە تا ئەو دەقەی تا ئەو چرکەی الله ئەکبەر دەرێ دەڵێ هەر بخۆی کە خەڵک پێی وایە و نەک ئەمن هەر ئەو ساڵ چەند کەس لایەن پرسیوم لەگەڵ بانگیش کەسەکە هەر خواردوویەتی گوتوێتی وەڵا دەڵێن هەتا لە بانگی دەبێتەوە بیخۆی هەر حەڵاڵە لەوەش خراپتر هەیە هەرڕێک پەتی ڕەش دنیا ڕووناک دەبێتەوە طبعا هەندێک کەسانە دێنە مزگەوتێ بۆ جەماعەتێ دوای ئەوەی کە خەریکە جەماعەتی بەیانی دادەبەسترێ هەر بە ئەوە جاری وە ئاوی پێدا دەکەن و ئاوی دەخۆنەوە بە سنەتیش بە خەڵکی دەفرۆشن کە بەبێ گومانێ طبعا ئەوە سنەت نییە حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە بوخاریدا هاتووە ئەو کاتەی ئەو ئاەتە هاتە خوارێ دەڵێن سەحابەیەک گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من دوو پەتێ لە تەنیشت خۆم داناون یەکیان ڕەشێک یان سپیا ئەو کاتی خۆ کارەبا و گڵۆ پوشت نەبووە هیچ وەسائلێک نەبووە تا ئەو کاتەی بە چاوەکانی خۆم دەزانم کامە ڕەشە و کامە سپیها لە تاریکیدا هەر دەخۆم هەندێکی دیکەش لە سەحابەکان کە پرسیاری لێکردن فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو خەتی ئەبیەضە یعنی ڕۆژ و خەتی ئەسوەدی یعنی شەو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوانە زیرەکەکانن بەڵام ئەوەی کە پەتەکەی لەکن خۆی داندووە ئەوە خەڵکە نەزانەکەیە ناحاڵیەکەیە کە پێی وایە ئاەت دەبێت تەنها کەلیماتە و ظاهری ئاەتەکان تەماشا بکرێت هەمیشە ئینسان دەبێت بۆ ناوڕۆک و ڕوحی ئاەتەکان بگەڕێتەوە و بۆ تەفسیر و لێکدانەوەی پێغەمبەر بگەڕێتەوە صلی الله عليه وسلم بۆ ئاەتەکان بۆیە هەندێک کەسێ ئاەتەکەی ڕێک دەڵێ پەتی سپی و پەتی ڕەژێن دەبێت بە چاوی سەر دەبینی کام پەتە سپیە و کام پەتە ڕەشە هەر بۆت هەیە بخۆی کە بە بێ گومانی وانە طبعا ئەگەر بانگی داها یا دڵنیا بووی لەوەی بانگ بووە هەرچی خواردت طبعا بە ئەنقەس ڕۆژوەکەت بەتاڵە ئەوەشی لەگەڵ بانگی خواردنی لە زاریدا ئەگەر فڕی نەداتەوە لەو حاڵەتیدا ڕۆژوەکەی بەرنەکەوتووە نەک بڵێ تازە قوتم داوە بەڵێ ئەگەر نەیزانی بێ کچکەی گوێی لە بانگەکەی بوو ئەوەی ئیمساکەکە ئەگەر سنەتیش نەبێ بەڕاستی ها 5-6 دقه احتیاتەکە شتێکی باشە ها بۆ معلوماتە احتیاتی ئەوەکەی شتێکی باشە و خراپ نییە ها خوا دەفەرمێ ثم ئەتم الصیام پاشان ئەگەر طبعا شەو داهات یعنی کە بەیانی داهات تا بەیانی بخۆن وایە تا فەجر دەبێتەوە ثم پاشان ئەتم الصیام ڕۆژوەکەتان تەواوکەن إلى الليل هەتا شەو دادێتەوە واضحە ئەو جار دەفەرمێت ئەو بابەتێکی دیکەی وەلا تباشروهن سەرجەی خێزانەکانتان مەکەن وأنتم عاكفون في المساجد أو كاتي كأيوة بنية عبادة لمزقوتكان ما ونتوى بو اعتكاف كردن كمعلومة لكاتي اعتكاف واللكاتي دي كجدا طبعا لمزقوتي حلال نية وجائز نية جنوبياو طبعا سرجية كتركن بەتایبەتی ئەو کەسێک کە بەنیەتی ئیعتیکاف چۆتە مزگەوتێ طبعا سەرجەیی خێزانی لەو مدەتەی کە لە ئیعتیکافدایە حرامە لێی و ئەگەر کردی ئیعتیکافەکەی بەتاڵ دەبێتەوە تیلکە حدود الله ئەوانە سنوورەکانی خوای گەورەنە فلا تقربوها لێیان ناڵێ مەی بەزێنن ها لێرە دەفەرمێت لێی نزیک مەبنەوە ها ئەگەر ها بەنمونە نزیک بوونەوە چۆنە ئەگەر بەنمونە پیا و ئافرەتێک ڕۆژێ نسبەتێک خۆ نەپارێزن بەنمونە لە کاتی بە ڕۆژبووندا هەموو مقدمات و پێشەکیەکانی سەرجەی لەگەڵ یەکتر ئەنجام بدەن زۆر نزیکە تووشی سەرجەی یەکتریش بن و تووشی کەفارەتە گەورەکەی ببن کەسێک تینویەتی ئەگەر پەرداخێک ئای بەدەستەوە بگرێت وەر نزیکی کات و دووری خاتەوە یان کام خواردنە خۆشە بهێنێتە پێش چاوی خۆی و لە پێش چاوی خۆی داینێ هەموو کەس خۆی پێ کۆنتترۆل ناکرێت لەوانەیە تووشی حرامەکەی ببێ بۆیە دەفەرمێت ئەوانە سنوورەکانی خوان هەر لێ نزیک مەبنەوە كذلك يبين الله آياته بمشوية رند كاتوا خواي جورا بلغو نشانكاني خوي للناس بو خلقي بوتي لعلهم يتقون بأميد أوي بو أوي أوان خو باريزي بكن وفرمانو السنوركاني خواي جورا نشكينا
ئەگەر سەیری ئاەتەکەی کەنەوە ئوحیلە لەکم لەیلەتە الصیام الرەفەث إلى نسائکم حەڵاڵە بۆتان لە شەوانی مانگی ڕەمەزاندا کە ڕۆژەکەی بە ڕۆژوونە الرەفەث إلى نسائکم سەرجەیی خێزانەکانتان بکەن یا لەگەڵ خێزانەکانتان ڕاکشن هن لیباس لەکم خێزانەکانتان پۆشاک و بەرگن بۆ ئێوە وأنتم لیباس لەهن ئێوەش دەبێ وەکو بەرگ و پۆشاک بن بۆ خێزانەکانتان علم الله أنكم كنتم تختانون أنفسكم خوای گەورە زانی کە ئێوە ناپاکی لەگەڵ خۆتان دەکەن و ئەمری خوای گەورەتان تاسەر پێ جێبەجێ ناکرێ بەوەی کە شەوانەش لە ڕەمەزانێدا سەرجەی خێزانەکانتان نەکەن بۆیە فتاب عەلەیکم خوای گەورە تەوبە و پەشیمانی لەو کەسانە وەرگرت کە بێ ئەمرەکەیان بێ فەرمانیەکەیان کردبوو لەو مدەتەدا وعفا عنكم وخوای گەورەش بڕیارەکەی بێگجاری بۆ گۆڕین چۆن بڕیارەکەی بۆ گۆڕین فەرمووی فەلئانە باشیڕوهن ئێستا بۆتان هەیە لە شەواندا سەرجەی خێزانەکانتان بکەن وابتغوا ما كتب الله لكم داوای ئەوەش بکەن کە خوای گەورە بۆی نووسیون لە منداڵ و وەچە وەکولوا وەشربوا بخۆن و بخۆنەوە لە شەواندا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر هتا أو كاتي بوتان رون دبيتو بوتان ليكتر جيادة كريتو بتي سبي يعني روش من الخيط الأسود لفتي رش يعني شو يعني هتا بتواوي دڵنیا دەبن کە شەو کۆتایی پێهاتوە و کەوتونەتە ڕۆژێ من الفجر لەبەرە بەیانی فەجر بەیانیان دوو فەجر هەیە فەجر سووراییە کە دەکەوێتە ئاسمانێ بەیەکێکیان دەگوترێت فەجری کاذیب بەیەکێکیان دەگوترێت فەجری سادق بە 10 دقە و 20 دقە پێش مەلابانگدانێ سووراییەک لە ئاسمانێ پەیدا دەبێ بەو سووراییەی نوێژ نابێ حاڵێن بەڵام لەو کاتەیدا هیچ نەخۆی باشترە بەڵام تا فەجری دووهەم کە بانگ دەبێت تەمان هەر بۆت هەیە بخۆی بۆیە دەفەرمێت بخۆن و بخۆنەوە هەتا ئەو کاتەی دڵنیا دەبن و شەو ڕۆژتان بۆ لە یەکتر جیا دەبێتەوە لە بەرە بەیان یعنی هەتا ئەو کاتەی دڵنیا دەبی کە بەیانی بووە بۆت هەیە بخۆی بەس لەو چرکەیە کە دەزانی بەیانیە وەک دەڵێ بانگ دەدا یان یەقینت پەیدا دەبێت کە نوێژی بەیانی بووە تەمان دەبێت واز لە خواردن و خواردنەوە و سەرجەیکردنی خێزان و هاوسەرەکان واز لە یەکتریش بێنن ثم أتم الصيام پاشان تەواوی کەن ڕۆژوەکەتان إلى الليل هەتا شەودادێ يعني هیچی دیکە مەخۆن و مەخۆنەوە ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد نزیک مەبنەوە لە خێزانەکانتان ئەو کاتەی کە عاکف يعني ماونەتەوە لە مزگەوتەکان تیلکە ئەوەی باس کرا حدود الله سنوورەکانی خوان فلا تقربوها هەر لێی نزیک مەکەونەوە كذلك هەر بەم شێوەیە يبين الله لكم آياته روني دكاتة خواب نشانكاني خوي بو خلقي لعلهم يتقون بأميدي اوي خلقي خو بارزيبك ولا تأكلوا او جار خواي قبرا اشتيكي دي كمان اللي حرام دكاتة فرمان مخون أموالكم مالي خوتان بينكم لنيوان خوتان دا بالباطل بشويكي ناروا مخون مالي خوتان طبعا ئەگەر ماڵی خۆت بێ ناڕەوایە کە دەڵێ ماڵی خۆتان یعنی ماڵی یەکتری ئەوە یەک و هێندێک جاریش بڵێ ماڵەکە بەڕواڵەت لەوانەیە ئیتۆ بێ بەڵام لەوانەیە بە شێوەیەکی ناڕەوا بەدەستت هێنابێ وایە بە حرام پەیدات کردبێت یان درۆت لەگەڵ کردووە سەر کردووە یا سوێندت لەسەر خواردووە یا خیانەتت کردووە یا زیوتە وایە یا داگیرت کردووە یا سوورا و چور دەزانی بە حرام هاتۆتە ماڵێت ئەگەر زانیت شتێک حرامە بائی خۆشت بێ هەرمەی خۆ و دەرخواردری کەس و کارەکە شتیمەدە ئەوە یەک بە معنایەکی دیکە یعنی ئەگەر ماڵی کەسێکت خوارد بە ناڕەوە وەگەوەی وا زەرەر لە ماڵی خۆت دابێ بۆیە دەفەرمن مەخۆن ماڵی خۆتان لە نێوان خۆتاندا بە شێوەی ناڕەوا تەمان بیدزی هەر ناڕەوایە وایە سوێندی لەسەر بخۆی هەر ناڕەوایە درۆی لەسەر بکەی هەر ناڕەوایە بە خیانەت ئینسان بەدەستی خا هەر ناڕەوایە ئەوجار یان کەسەکە جاری وهەیە لەسەر وەزیفەیەک پارەکەی وەردەگرێ ئەگەر بە وەزیفەکەی بە مەزبوطی نەکردبێ هەر ناڕەوایە کرێکاری خۆماندوبوونی زۆر تێدایە ئەگەر خیانەتی لە ساحب ئیشەکەی کردبێ بێگومان ماڵەکەی هەر ناڕەوایە بۆیە دەفەرێت ماڵی خۆتان لە نێوان خۆتاندا بە شێوەی ناڕەوە بە شێوەیە کە خوا لەسەری حرام کردوون مەخۆن ئەوە یەک وتدلوا بها إلى الحكام وتدلوا وماڵی خۆتان
شۆڕ مەکەنەوە بۆ کاربەدەستان ماڵی خۆتان مەدەنە کاربەدەست و دەسەڵاتدارەکان بە شێوەی بەرتیل بە شێوەی ڕیشوە چونکە ئەو کەسەی ڕیشوە دەدا تەمان لەگەڵ ئەو کەسەی ڕیشوە دەخوا و ئەو کەسەشی کە دەبێتە نێوان ها لە بینی ڕیشوەدەر و ڕیشوە وەرگری ها چونکە عادەتەن ڕیشوە و بەرتیل سێ کەسی تێدایە ها کەسێک بەرتیل دەرەکەیە کە دەیەوێت ئیشێکی بۆ بکرێ بە ناحاق وایە کەسێک کاربەدەستەکەی بەرتیلەکەی وەردەگرێ کەسێکیش لە بینیاندایە چونکە عادەتەن کاربەدەست ڕووی نییە ڕوبەڕوو بە خەڵکی بڵێ وەرە ئەوەندەم دەیە ئەو جاریشەکەت بۆ دەکەم ها دەبێت کەسێکی نزیک بڵێ ئەوەندەت بۆ دێنێ ئەتۆژ ئەوی شەی بۆ بکە خی گەورە لعنەتی لە هەر سێکیان کردووە ئەوەی ڕیشوە دەدا ئەوەی ڕیشوە وەردەگری ئەوەی دەکەوێتە بینیشیان وێ دەفەرمێت وتدلو بها إلى الحكام أو وتدلو يعني ولا تدلو يعني شۆڕی مەکەنەوە ماڵەکەی خۆتان بۆ کاربەدەستان ماڵەکەی خۆتان تەسلیمی کاربەدەستان مەکەن جا ئاگاتان لێ بێت ئێستا کەس ناڵێ ڕیشوە ئێستا هەدیە وانە کابرا دەبێتە مەسئول دەبێتە بەرپرس لە ماڵی هەدیەی بۆ دەبا بۆی گەگەر لە دایرەی ئیشی پێبوو ئیشەکەی بۆ بکات دەسێت دەحوەتی زەخم و گەورەی دەکا بەڵێ بەرتیل بەڵێ بەرتیل یعنی ڕیشوە تاوا بە کوردی بەس مەبەستم هەموو هەدیەیەک ها هەموو هەدیەیەک بۆ کەسی بەرپرس بە ڕیشوە حسابە بۆ معلوماتتان حەدیثی صحی لەسەرە ها چۆن چۆنی ئەوە حکومەکەی جیاواز هەر جایز نیش ها بەڵام بەرتیل نیە ئەو کاتی بەرتیل ئەوەیە پارەی بدەی بە کاربەدەستێکی حەقی کەسێکی دیکە بدا بە تۆ یان ناحەقێکت بۆ بکا بە حەق ئەو بەرتیلی ئەسڵیەوەی لعنەتەکەی لێکراوە ئەوەکەی کە هەر شتێکی طبیعی نییە بۆ چونکە یەکەم ئەو واجبە لەسەری کە لەوێ دانیشتۆ ئیشی خەڵکی بکە وایە کە نایکا گوناهبارە دووهم ئەتۆ کە ئێستا بە ناوی ئەوەی کە ئیشەکەت بۆ بکات دەیدەیە فێری ئەوەی دەکەی کە بۆ خەڵکی دیکەش پارەی نەدرێتێ ئیشیان لێ زەحمەتکە ها ئیشیان لێ قورسکە بۆیە ئەویشان هەر باش نییە بەڵام هەر دەکرێت ناوی ڕشوێنی ئەویان وتدلو بها إلى الحكام وماڵەکەی خۆتان شۆڕ مەکەنەوە بۆ کاربەدەستان مەیدەن بە کاربەدەستان بە هیچ ناوێکی لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم بۆچی بۆ ئەوەی نەخۆن کۆمەڵێکتان ماڵی خەڵکی بە تاوان لە بینی خۆتاندا وأنتم تعلمون ئێوەش چاک دەزانن کە شتە ناحەقەکان ها شتە حرامەکان مارە حرامەکان کامانن بێگومان هەموو کەس دەزانێگەر ئینسان خۆی لە خەد نەدات و خۆی لە ڕاستیەکان دوور نەخاتەوە وایە ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل مەخۆن ماڵی یەکتری لە نێوان خۆتاندا بەناڕەوە واضح ئەوە یەک دووەم شت کە حرامە وتدلوا بها إلى الحكام ماڵەکەی خۆتان بە شێوەی ڕیشوە و بەرتیل و دیاری مەگەێنە دەستی کاربەدەستان ئەوە دوو واضحە لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم يعني لبر أوي بو أوي كخلقي مالي يكتري نخون لبين خواندا بشيوي تاوان وقناه وأنتم تعلمون وإيوش تاك دزانن كامشتا باطلة وكامشتا حرامة آياتي دي دواتر دفرمد يسألونك عن الأهلة برسيار اللي كان أي محمد صلى الله عليه وسلم سبارت بمانجي يكشوا مانگی یەکشەوە ها وەکو پەتێکی باریک وایە ها دەستێکی باریک دیارە دەیانگوت مانگ بۆ وای لێ دێ تەمان گچ گەورە دەبێ یان ناوێ مانگ دەگۆڕێ مانگ لە ئەسڵدایان ناگۆڕێ ها ئەی بۆ مانگی یەکشەوە یەک تۆزە و دووەم گەورە دەبێ و گەورە بەچی ئەو گۆڕانکاریە دروست دەبێت ها بەچی تەوان بەس لە پێشچاوی ئێمە وای لێ دێ ها تەنها ئەو نیسبەی تەمان کە لە خۆر دەردەکەوێ ئەویان لە ئێمە دیارە وایە جاش مانگی تەمان مانگی یەکشەوەیی ها بە حەستەم تەمان ها ئەوەندەی کە بە چاویش کەمتر هەیە ببیندرێ وایە مانگی یەکشەوەیی ئەوەندەی لە خۆر دیارە کە دەبێتە دووشەوە تۆزێک زیاتر دەردەکەوێت کە دەبێتە سێ تۆزێکیکە زیاتر دەکەوێت هەتا دەگاتە سێزدە و چواردەی تەمان لە سێزدە و چواردەی مانگ و خۆر تەواو لە شەوێدا بەرامبەر یەکترن وازحا کە پێیان دەوتێت ئەیام البیڵ شەوە سپیەکان بەڵام کە گەیشتیەوە 16 و 17 وردە دیسان
لە یەکتر بزر دەبنەوە جا دەیانگوت حکمەتی ئەوەی چییە کە مان گۆڕانکاری بەسەردادێ ئاوە طبعا هەر پرسیاری نامانتیقی و نامعقول بوو بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر جوابی داونەتەوە دەفەرمێت یەسئەلونەکە عن الأهلة پرسیار لێ دەکەن سەبارەت بە مانگی یەکشەوە قل پێیان بڵێ هي یعنی مانگ گەورەبوون و گسکەبوونی مانگ بۆ چییە مەواقیت للناس بۆ دیاریکردنی کاتە بۆ خەڵکی والحەج و بۆ زانینی کاتی حەجە جا هەر حەج نەها یعنی حەج و ڕەمەزان هاتن و تەواوبوون و زانینی مانگی شەعبان و شەوال و مناسبەتە دینیەکان هەمویان بەچی دیاری دەکرێن هەمویان بە مانگی قەمەری دیاری دەکرێن وایە ئەو گەورەبوون و کەمکردن و زیادکردنە هەر بە تەماشاکردنێ خەڵک کات جاران بەس بانگی ئاسمانێ حسابی بۆ کردوون ئێستاش خەڵکێک هەیە و ئەسڵیش ئەوەیە ئێمە حساباتی خۆمان بەوی بکەین بەڕاستی وایە يسألونك عن الأهلة پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە مانگی یەکشەوە قل هي مواقيت للناس پێیان بڵێ ئەو مانگە گەورەبوون و گچکەبوونە بۆ دیاریکردنی کاتە بۆ خەڵکی والحەج و بۆ ئەوەشە کاتی حەجی پێ بزانن وليس البر خوا دەفەرمێ چاکەکاری ئەوە نییە بأن تأتوا البيوت بەوەی کە ئێوە بچنە ماڵەکان بچنەوە ماڵەکانی خۆشتان ها من ظهورها لە پشتەوەڕە زانن عادەتێکە بوو کاتی خۆی پێش ئیسلام و لە سەردەمی ئیسلامیشدا هەندێک مسلمان پەیڕەویان دەکرد کە لە حەج و عەمرەی دەچوونەوە بە دەرگایدا نەدەچوونە ژوورێ لە پشتەوەڕا بەدزی خۆیان بە ماڵەکەیدا دەکردەوە چونکە حەجی ئەو کاتی تەوان هەبووە بە 5 مانگ و 6 مانگی پێچوون ئەو جار وەکو ئێستانە بۆ کاورە لایڤی بکاتەوە هەموو چرکان وانە ینی خەڵکێ لە دوکاندارە لە حەج و عەمرەی ئەو کامیرەی ناو دوکانەی داناوە لێرە لەو گەڕەکەی لەو ریزەی برایەکی لێ و دەیوت لە حەجێ بووە تەلەفۆنی بۆ کردوم لە شەوێ لە کاتی خەوێدا دوکانەکەم دزی لەسەرن بڕۆ ڕاکە کە چۆم جرجی لێ بووە جوڵەیەکی کردە دەنگێکی قەستم ئێستا هیچ زۆر ئەوەی تێدا نییە بەڵام جارانەها کە چەند مانگێک کەسەکەون بووە پێی وا بووە کە چوویەوە ماڵێ دەبێ وەکو کاتەکانی دیکەی ئاسایی پێیان وا بۆ خێرە پێیان وا بە باشە کە خوای گەورە گۆڕانکاری بە سەر ئەو حکومەی داهێناجە ئەوە یاسایە تەوان بۆ ئێمە ژماوەتەوە یەکێک لە ئادابەکانی چوونە ماڵان ئەوەیە کە تەوان چ بکەین لە کوێ ڕابچین دەرگا ئەوە یەک تەوان جارێ یەکەم دەبێت لە دەرگای دەی و دووەم داوای مۆڵەت و ئیجازە بکەیت ئەو جار سەلام لەسەر خەڵکەکەی بکەیت ئەوان هیچیان نەدەکرد هانە لە دەرگای ڕادەچوون وەنە سەلامیشیان دەکرد لە پشتەوە ڕادەچوون خوای گەورە دەفەرمێت لەیسە البر ئەگەر بەنیەتی چاکەوا دەکەن ئەوە چاکە نییە وەلەیسە البر چاکە ئەوە نییە بأن تأتوا البيوت من ظهورها بچنە ماڵەکان تانەوە لە لای پشتەوەڕە ئێستاش هێندە کەس بەسەر دیواریدا خۆفڕە دەدا یان بەبێ لە دەرگادان دەچێتە ژوورێ یان جاری وا هەیە دەرگایەکە پەتی وێ پێوێ ڕادەکێشێ یا لە دەرگای دەدا ئینتیزاری ئیفەرمۆکەی ناکە تەمەن ئەوانە هەمویان مخالیف و پێچەوانەی سنەتن ولكن البر بەڵکو چاکەکاری چییە ئەوەیە من اتقى ئەوەی خۆپارێزی بکەیت ئەو خۆپارێزی بکەیت یعنی ترسی خوا و خۆشەویستی خوا و ئەوانە لە ناخدا بێت و بەکردەوەکانتەوە دیار بێ جاخوا فێرمان دەکات دەفەرمێت وەئتوا البيوت بڕۆنە ماڵەکانتان لەکوێرە من ئەبوابها لە دەرگەکانتان کاتی خۆی ئەوەیەکی ڕووداوێکی صحیح هەیە لە سوورەتی نووردا خوای گەورە باسی ئادابەکانی دیکە دەکا دەفەرمێت داوای مۆڵەت بکەن وایە ئەگەر مۆڵەتیان دای دەنا بگەڕێەوە دواتر کە مۆڵەتیان دای سەلام بکە ئەوجا بە دەرگاکەی دابڕۆژورێ وایە ئیمامی عومەر لە سەردەمی خلافەتیدا مەشهورە کە گەڕاوە جارێکیان بەناو کۆڵانەکانی مەدینەیدا بۆی لە حاڵی خەڵکی تێبگە جوێی لێ بووە لە ماڵێک گۆرانی و تەپڵی و توزەلت کوتراون ئیمامی عومەریش حەماسەت و تەمان زۆر سوور بووە لەسەر جێبەجێکردنی ئەمرەکانی خوا و کە بێ ئەمری خوای کراوە تووڕە بووە خۆی پێ نەگیراوە تەمان ڕێک لەسەر دەرگای دیواری ڕاخۆی هەڵداوەتە ئەو دیوی و ملی کەسەکەی گرتووتێتی چ دەکەیت گۆرانی و عارەق و ئەوانت کردوون ئەویش دەڵە ڕاستە با دو قسانکەم دەڵە ڕاستە من بێ ئەمری خوام کردووە کە عارەقم خواردوتەوە گۆرانم گوتووە بەڵام تۆ سێ بێ ئەمری خوات کردوون
ئەمن یەک بێئەمریم کردو تۆ سێت کردوون تەمەەن گوێی لێ دەگرێت دەڵێ خوا دەفەرمێ ئەگەر چوونە ماڵێکی لە دەرگای ڕابچوون ئەتۆ بەسەر دیواری داهاتی ئەوە یەک دوم دەفەرمێ داوای ئیزن کەن ئەتۆ داوای ئیزنت نەکرد هاتێ ژوورێ سێم خوا دەفەرمێ ئەگەر چووی سەلام کە تۆ سەلامیشت نەکرد ڕک ئیمامی عومەر وازی لێ نادەڵە جارێکی دیکە ئەوەی مەکە و ڕکس بەبێ دەنجی گەڕاوەتەوە پشتەوە هیچی لە بەرامبەردا نەکردووە بۆیە جێبەجێکردنی وەئتوا البیوتە من ظهورها من ئەبوابها بڕۆنە ماڵەکان لە دەرگاکان واتقوا الله لە خوا بترسن ئەمری خوا جێبەجێکەن لعلكم تفلحون بۆ ئەوەی سەرفراز بن یا بڵێن بە دڵنیاییەوە سەرفراز دەبن ئەگەر وا بکەن کامیان دەقیقترا بڵێن بۆ ئەوەی بە ئومێدی ئەوەی سەرفراز بن یا ئەگەر واتان کرد بە دڵنیاییەوە سەرفراز دەبن تەمان خوا بەکاری هێناوە کە خوا بەکاری هێنا یعنی یەقین ها لعلكم بە دڵنیاییەوە ئەگەر وا بکەن و ئەمری خوا جێبەجێکەن و پارێزگاری لە ئەمری خوا بکەن سەرفراز دەبن سەیری کەلیمەکان کەنەوە یەسئەلونەکە عن الأهلة پرسیارت لێ دەکەن سەبارەت بە مانگی یەکشەوە قل هي مواقيت للناس پێیان بڵێ هي عنی مانگ گۆڕانکاری هاتن بەسەر مانگیدا مواقيت للناس بۆ دیاریکردنی کاتە بۆ خەڵکی والحەج و بۆ زانینی کاتی حەجە و هەروە کاتی ڕۆژوویە کاتی زەکاتە وليس البر بأن تأتوا البيوت من ظهورها چاکە ئەوە نییە کە ئێوە لە پشتەوەڕا بڕۆنە ماڵەکان ولكن البر من اتقى بەڵکو چاکەکاری ئەوەیە کە تۆ خۆپارێزی بکەیت خۆپارێزی بکەیت یعنی ئەمری خوا جێبەجێکەی وأتوا البيوت من أبوابها لەمە دووە بڕۆنە ماڵەکان یا ماڵەکانی خۆتان لە دەرگاکەیەوە واتقوا الله فەرمانی خوا جێبەجێکەن لعلكم تفلحون بە دڵنیاییەوە ئەگەر وا بکەن ئێوە سەرفراز و ڕزگارتان دەبێت لە ئاگر و دەگەنە بەهشتی وقاتلوا في سبيل الله بجەنگن لە پێناوی خوا بەڵام لەگەڵ چێ الذين يقاتلونكم لەگەڵ ئەوانەی کە لەگەڵتان دەجەنگن وازحە بجەنگن لە پێناوی خوا ئەوە یەک نیەتەکەت دەبێت بۆ خوای بێ کاتێک کە شەڕ دەکەی ئەوجار لەگەڵ چێش خوا ڕێداوی شەڕکەی الذين يقاتلونكم لەگەڵ ئەوەی کە شەڕ لەگەڵ دەکات تەمان کەسێک ئەگەر کافریش بێت و بەڵام قەت شەڕی مسلمانان نەکا قەت لە بەرامبەر مسلماناندان نەوەستێ شەڕی لەگەڵ ناکرێ پاشان ئەو کەسەشی شەڕ لەگەڵ دەکات دەفەرمێت ولا تعتدوا سنوور بەزێنی مەکە چەندە پێویستە ئەوەندە إن الله لا يحب المعتدين بێگومان خوای گەورە ئەو کەسانەی خۆش ناوێ کە سنوورەکان دەبەزێنن صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه